الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سلامي خواهي قورتان لبت مع مستوى براني ورس وما دون بن طبعا ودوم روجي أوزان مخيمة كتانو دشتان ساغ بيو خواهي قورة پاداشتان بداتو دستي براني ئامادەکاریش خۆش بێت بۆ ئەو مخەیەمە و کۆی چالاکیەکانی دەستگای نووری حیکمەش جێی دەستخۆشی و خوای پەروەردگار بیخاتە تەرازوی حەسەناتان ئینشاءڵڵا. کاری دامەزراوەیی ئەمڕۆ تەبعان یانی ئەگەر ئێمە قسە لەسەر موەسسەسات کەین زۆر جار یانی هەندێک بنەمای کاری دامەزراوەی کە باسەکرێت زۆرێکی ڕەنگە ینی خصوصیەتی دامەزراوەکان ڕەچاو نەکات و هەر موەسسە و دامەزراوەیەک کە هەیە بەو خصوصیەتەی خۆی بەو تایبەتمەندی خۆی کە هەیەی ئەکرێ سوود لە بنەماکانی کاری دامەزراوەی وەربگرێ. ئێستا زۆرێک لەو بابەتانەی کە لە کاری دامەزراوەی قسەی لەسەرەکرێ سەیرێکی کۆمەڵێک بنەمان کە بۆ کۆمپانیایەک دانراوە، کۆمپانیایەک کە ڕەنگە زیاتر ینی کارێکی جاریوە بازرگانی بکە، شەریکەیەک بێ و ئیشێک بێت و فەرقی زۆر زۆرە لەگەڵ موەسسەسەیەک کە کاری ڕێکخراوەیی ئەکات و ئیدارەی خەڵکێکی زۆر ئەدات، چوەک مامۆستا، چوەک قوتابی، یا لەگەڵ ڕێکخراوێک کە کاری پیشەییەکە لەگەڵ ڕێکخراوێکی کە. بەس ڕەنگە کۆمەڵێک بنەما هاوبەش بن بۆ هەموو موەسسەیەکی سەرکەوتوو، هەموو دامەزراوەیەکی سەرکەوتوو کۆمەڵێک بنەمای هاوبەشی هەبێ کاکرێ و بنەمایانە ئەساسی سەرکەوتن بن لەو کارە. گرنگتر لە مەبدە ینی وەکو دەستپێک ئێمە پرسیارکەین بۆچی ینی عەمەلی موەسسەسی بۆچی ئەکەین یا بۆچی کاری دامەزراوەی گرنگە. یەکەمین هۆکار کە ڕەنگە ینی گرنگی بدا بە کاری دامەزراوەیی ئەوەیە کە جۆرێک لە ئیستیقرار لەو ئیشە دروست دەبێت. ینی عادەتەن ئەگەر کارێک لەسەر ئەساسی دامەزراوەیی دابمەزرێت و موەسسە بێ، موەسسە ئیستیقرارە داتە ئەو ڕێکخراوە، ئەو منەظەمەیە، ئەو کارە منەظەمەیەکی مستەقرە لە خوارەوە بۆ سەرەوە، چ لەسەر ئاستی دەستەی بەڕێوەبردن و کارجێڕیەکەی، چ لەسەر ئاستی لەقەکانی، لەسەر ئاستی بازنەکانی، لەسەر ئاسی دەستە ئەگەر هەبێ منەظەمەیەکی مستەقرە کاری دامەزراوەی ئیستیقرارە داتە ئەو ئیشە ئەو کارەی کە هەتە. پێچەوانەی کاری موەسسەیی جۆرێکە لە نامستەقیڕی و ئەو ڕێکخراوەیە ئەو منەظەمەیە جۆرێ بەردەوام هەڵکشان و داکشانی هەیە و ئیستیقراری نابێ. دوو تەکامل تەحقیقە بێ لە کاردا. یعنی ئێستا ئێمە جاری وا هەیە ئەگەر تۆ کاردا بەش کرد بەسەر هەموو سێکتەر و بوارەکانی کاردا جۆرێک لە تەکامل لە تەواوکاری لە ئیشەکەدا هەیە. ئێستا ئەگەر مەسەلەن هەر دەستگای نووری حیکمە بە نمونە وەربگرین، لە دەستەی باڵای دەست پێ بکەی تەماشا دەکەی ڕەنگە مەسەلەن بەشێکت هەیە بەشی پرۆگرامە کە ئێستا من گوێم لێبوو لە ناو مەسەلەن تێبینیەکان، بەشێکی کەت کە هەیە کە ڕەنگە بەشی بۆ نمونە ئەکادیمیایەک بێ زیاتر ئیش لەسەر پێگەیاندن کە بەشێکی کەت هەیە دەی لەسەر ئەساسی ئەو خواستانەی کە خەڵک هەیەتی و لەسەر ئەساسی ئەو ئامانجانەی کە ڕێکخراوەکە هەیەتی تۆ بەشدا ئەنەی ئەو بەشانەدا ئەنەی و ئەتەوێ هەموو ئامانجانە تەحقیقی کە توێ کاری لەسەر بکەی. ئێستا گەر یەکێک بپرسێ مەسەلەن بە بەسیتی بڵێ مەسەن دامەزراوەی نووری حیکمە یا دەستگای نووری حیکمە ئامانجی چییە؟ مەسەن تو چوار ئامانجی سەرەکی ئەو دەستگایە ئەژمێری. خۆگەر ئەو خەڵکەی کە لێرێ ئێستا وەکو بەرپرسی بازنەکان و بەرپرسی لەقەکان لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان کۆمەڵی ئامانجی هاوبەش کۆی کردوینەتەوە. یا گەورەتر لە نووری حیکمەش جاری وا هەیە لە جەماعەیەکی ئیسلامی خەڵک چی کۆیەکاتەوە کۆمەڵێک ئامانجی مشتەرەک کۆیانەکاتەوە. ئەگەر ئەو ئامانجە مشتەرەکانە نەمێنن بەشێکی گەورەی و خەڵکە ئامادەنی کارت لەسەر لەگەڵ بکات و لێ دوورەکەوێتەوە. ئەو ئامانجە هاوبەش ئەو ئامانجانەی کە تۆ کاریان لەسەرەکەی بەچی تەحقیقە بن دەیک ئیشیان بۆ دائەنەی و ئیشەکان بەسەر ئەو سێکتەرانەدا دابەشەکەی و خەڵکیش بۆ ئەو بوارانە دائەنەی. یعنی کارێکی تەکاملی تەداتێ کە
ئێستا ئێمە یعنی ئەگەر لەسەر ئیشی خۆمان قسە بکەین زۆر جار نقصانی گەورە لەو مەجالە تەکاملیە هەیە حتا لە بینی ڕێکخراوەکانیش بەڕێزان ئەگەر ڕێکخراوێک مەسەلەن لێ بڕاستا ئێمە ئەڵێن دەستگای نووری حیکمە لە هەموو کوردستان لە هەموو شوێنەکان تایبەتە بە قورئان و لەبەرکردنی قورئان و فێرکردنی قورئان و پەروەردەکردن لەسەر قورئان و خەڵکێک پەروەردەکە کە حامل القورئان بن باش ئەبێ لێگەڕێ ئەو کارە بەسە و ڕێکخراوە بیکە بەسە و دەستگایە بیکە باش ڕێکخراوێکی کە دروستەکەی ڕێکخراوێکی کە تێ لە مەجالێکی کە کارەکە دێ لە بوارێکی کە ئیشەکە ئەو ڕێکخراوەش لە بوارەکەی خۆی ئیشکات دوایی لە تەفاسیلدا نابێ ئەو دوو ڕێکخراوە دەست بۆ ئیشەکان یەکتر ببن تەماشاکەی هەندێک جار ئەمان ڕێکخراو چالاکیەکە کاکەهی ڕێکخراوەکەی کە ڕێکخراوەکەی کەش بە هەمان شێوە ئەساسی دابەشکردنی کار بەسەر ڕێکخراوەکاندا بۆ تحقیقی تەکاملە یعنی تۆ دەوێت کارێکی تەکاملی بکەی هەموو ئەوەی پێویستە هەبێ لە ناو کۆمەڵگا و مجتەمەعەکەدا و نقصانیت نەبێ و خەڵکەکەت ناچار نەبێ بچێتە شوێنیکە و دەست بۆ شوێنیکە بەرێ و بچێت لە شوێنیکە ناچار بێت ئامانجەکانی تحقیق کات ئەو تەکاملە وەکو چۆن بە چەند ڕێکخراوێک لە ناو ڕێکخراوەکەش بە دامەزراوەی تحقیقە بێ یعنی بۆ نمونە وەکو چۆن لە ناو ڕێکخراوەکاندا تەکامل هەیە لە ناو ڕێکخراوەکەی خۆشت یەک فەراغ دروست بوو بەسن تۆوەرە با پرۆگرامت نەبێت دێها ئەندامت هەبێ خەڵکت هەبێ دەرست هەبێ دەورەت هەبێ بەس پرۆگرامت نەبێت هەر لە قەو جۆرێک پرۆگرامی هەبێ زانە ئیشەکە بەرەو کوێیە تۆ جاری وا هەیە ئێستاوەی من دیقەتمدا لە مامۆستایەک ملاحەزەت بۆ دروستە بێ چ جایەوەی پرۆگرامێکی هاوبەشت نەبێ منهەجێکی هاوبەشت نەبێ کە خەڵکی لەسەر پەروەردەکەی و منهەجەکەشت تحقیقی ئامانجەکەت بکات تەکامل بەوە دروستە بێ بەکاری موەسسەی دروستە بێ هەموو بەشەکانت هەیە و خەڵکەکەشت بەسەر هەموو بەشەکاندا دابەشەکەی بەردەوامیەت بەرەنجامی کاری دامەزراوەییە یعنی ئینسان زۆر جار دوو کەس سێ کەس بە گروتینێکی گەورەوە دەست پێکەن ڕەنگە لە قۆناغێک لە قۆناغەکان هەنگاوی گەورە ببڕن بەس چونکە دامەزراوە نییە چونکە ڕێک نەخراوە لە موەسسەیەکدا بەردەوامیەتی نییە دوای ساڵێک ساردەبنەوە ئەنجا پاشەکشێ دەست پێکە بەس کاری دامەزراوەی ئیستیمڕاریەتەدا ئێستا دەستگای نووری حیکمە چەند ساڵە هەیە هەموو ئەو ساڵانەی کە هەیە هەستەکەی ئەمساڵی لە مەسەلەن پاری باشترە ئێستا ئەو مخەیەمە کایکەن وە کۆی ئیشەکانی دەستگای نووری حیکمە بە ئامانجیەوەی ساڵی داهاتووی لەم ساڵ باشتر بێت باشە ئەو ئیستیمڕاریەتە بەرەنجامی چییە بەرەنجامی کاری موەسسەیە موەسسە نەبێت چۆن خەڵکەکە کۆکەیتەوە ئەوە موەسسەیە کە یەکێکی ناوناوە مەسئولی بازنە یەکێکی ناوناوە مەسئولی لق یەکێکی ناوناوە ئەندامی ئەنجومەنی باڵا یەکێکی ناوناوە مەسئولی پرۆگرام لەسەر ئەو ئەساسەش خەڵک کۆکەیتەوە ئێستاگەرەوە هەر ئەو تەسمیەتان نەبێت کە ناوی مەسئولی بازنە و لقا یەک دنیا خەڵکی دەستگای نووری حیکمەی گەرانەبێت کە ئەوڕۆ لێ دەنگێن ئەی بۆ من نهات بەس تۆ یەکسەر مەسئولی لقەکە داخە لە بڕۆی ئەوە تایبەت بۆ مەسئولی بازنەکان مەسئولی لقەکان موەسسە سەدان مەشاکلت بۆ حەلەکات دەیان گرفت بۆ حەلەکات و ئیستیمڕاریەتیشت پێ دەکا بەردەوامی لە کار لە کاری موەسسەییدا خودجەمسەری کەمە بێتەوە شتی بابەتی زیاترە بێ یعنی تۆ سەیرەکەی لە پێچەوانەی کاری دامەزراوەی خودجەمسەریە یەک شەخص جەمسەرە یەک کەس جەمسەرە زاتیەت زۆر زۆرە بەڵام لە کاری موەسسەییدا مەوزوعیەت زاڵە بێ خۆ هەڵبەت تەمان لە ناو موەسسەش لەبەر ئەوەی ئەوانەی کارەکەن ئەگەر زۆر وریانەبی زۆر جار لە کاری دامەزراوەیشدا ذاتیەت زۆرە بێت بەڵام بێ هەوڵی سەیتەڕی بەسەردا بکەی توانای کەسەکان بخەی خزمەتی دامەزراوەکە و دامەزراوەکە سوودیان لێوەربگرێ لە کاری دامەزراوەیدا ئەتوانی هەموو جوهدەکان بخەیە گەڕ دامەزراوە توانێت هەموو تاقەکان بخاتە گەڕ کەس زیاد نییە لە کاری دامەزراوەیدا ئێستا هیوا هەیە ڕەنگە توانای زۆر کەم بێ نەتوانی ئیشێکی گەورەی پێ بکەی بەس ڕۆژێکی ئەو وەکو ئەمڕۆ ئەو دەوری خۆی هەیە ینی مەسەلەن تۆ یەک مایکی بەسیط مایکێکی بەسیط ئێستا ئێمە ڕەنگە بەشێکی باشمان لێی نەزانین دوو مایک بخەینە گەڕ بەڵام کە ئەهلی تەخەسوسی خۆی لێرە بوو مایکەکەت بۆ خاتەکە ئەگەر لێرە نەبوونی و ساعت ئێمە هەموو هەر جاری وا هەیە عیاری مکەبەرەکەش پێ نادرێت چکە تو لێی نازانی هەموو جوهدەکان بە ئەنواعی توانا و تاقە لە کاری دامەزراوە یەخرێتە گەڕ کەس زیاد نییە هەموو کەس توانای هەیە توانای هەموو کەسێکیش سوودی هەیە
هەموو توانایەک سوودی هەیە لە کاری دامەزراوەی داتوانی هەموو تواناخان بخینەگەڕ لە بە پێچەوانەوە ناتوانین بە کاری دامەزراوەی ئەو مەبدەئە تەحقیقەکەین کە مەبدەی کاری تەعاون و هەماهەنگیە ئێستا ئێمە هەموو پێویستمان بەوەیە کە لەسەر شتێک هەماهەنگ بین هاوکار بین تەنسیقکەین بەچی ئەو تەعاونە دروستکەین چۆن لە بەینی کەلار و قەڵاتزە و هەولێر و ڕانیە و سۆران و دهۆک و وەرە مەسەلەن هەڵەبجە و سەی سادوق و پێنجوێن و چەمچەماڵ و کەرکووک و چۆن ئەو دروستەکەی دامەزراوە دروستیەکە دامەزراوە ئەو تەعاونە لە بینی ئەو خەڵکە دروستەکە دامەزراوەیەک نەبوو بەیەکیانەوە گرێبدا تەعاونەکە دروست نابێت کەواتە ئەو مەبدەئە بە دامەزراوەی لە کاری دامەزراوەیدا تەوازن و وەسەطیەت هەیە بۆچی زۆر جار لە کاری فەردیدا مەسەلەن فەرد جاریان زۆر بەرەو توندیە چێت یا زۆر بەرەو شلگیریە چێت بەس کە عەقڵی هەمووان هاتە پێشەوە کاری دامەزراوەیی هەبوو هەستەکەی تۆ موەسسەیەکی معتەدیلی متەوەسطی ئێستا ئەگەر ئێمە لێرە یەک بابەت بخەینە بەر باسوولێ کۆڵینەوە یەک بابەت ئەگەر یەک شەخص بێ ئەمڕۆ قەزەیەکەیە کە قەزەی فەلەستینە و قەزەی غەزەیە و قەزەی قودسە یەک مەسەلەن یەکێکەڵە پێویستە دەستگای نووری حیکمە لەو ڕووداوە قسەی هەبێت باش ئەگەر شخصێک بە ڕەنگە شخصمان هەبێ یەک شخص وەربگرین زۆر بەرەو توندیتە بە باش ڕەنگەگەر یەک هەر شخصێک هەبێ ئەڵێ هیچ پێویستی بە ئێمە نییە ئەویش زۆر بەرەو شلیتە بە بەس ئەگەر 15 کەس لێرە قسە بکەین 10 کەس قسە بکەین لەسەر شتێکی هاوسەنگ ڕێکەکەوین کە هەڵوێستێکی شەرعیە نوێنی لە پرۆسەیەکی ئاوەدا ئەو مەبدەئی تەوازونە بەکاری موەسساتی دروستە بێ کە گفتوگۆ ئەکرێت بۆ چوون وەرەگیرێەوە هەموو لەسەر بۆ چوونێک لە کاری موەسسەیدا ڕێ لە جۆرێک لە تەفەڕوو دەگیرێ یعنی کاری دامەزراوەی تەفەڕودی تێدا ناکرێت ئێستا بەرنامەی ئەو مخەیەمە وەرە مەسەلەن پرسیار کە تەماشاکەی بە عەقڵی چەند کەس دانراوە هەرێک و پێشنیارێکی بۆ کردو لە مەجلیسێک پاشان ئەنجا ئێستاش ڕخنەی لەسەرە یەکێکەڵێ باسی بین ئەوە یارە منم لێرە باسی بینار کەم بێ کاتی ئەگەر یەک کەس بێ ڕخنەکان زۆر زیاترە بن ئێستا ئەگەر ئەو 5 کەسە کە ئیدارەی و مخەیەمە ئەدەن بۆ ساڵی داهاتوو بۆ چوونەکانی ئەو خەڵکە وەرەگرن زۆر دەوڵەمەندترە بێ یعنی ڕێ لە تەفەڕوو دەگرێت کاری موەسسەی زۆر خاڵی کە هەیە یعنی منەوە ینی وەکوڵێ نمونەیەکی زۆر کەمە لە ئەوەی کە ئێمە کاری موەسسەیمان پێویستمان بۆ ئیش زیاتر بە دامەزراوەی بکەین زۆر جار تۆ ئیشێکی گەورە و پیرۆز دەکەی و واجبێکی شەرعی ئەداکەی بەس ناتوانانی لە چوارچەوەی دامەزراوەیەکدا ڕێکی خی کە ئامانجەکانت تەحقیقکە کە بتگەێنێتە ئەو ئامانجانەی کە ئامانجی شەرعین و ئەتەوێ پێیان بگەی دەگوترێ موەسسە یا دامەزراوە هەر ئەوە نییە کۆمەڵە شەخص کۆ ببنەوە و کار بکەن لەسەر کۆمەڵک ئامانجی هاوبەش ئەوە نابێتە موەسسە ئێستا زۆر جار کۆمەڵە خەڵک کۆ بنەوە و ئامانجی هاوبەشیان هەیە و دەست دەکەن بە ئیش بەسەوە پێی ناوترێ موەسسە موەسسە بریتیە لەوەی کە موەسسە خۆی شخصیەتێکی اعتیباریە خاوەنی پەیامێکی وازحە ڕسالەیەکی وازحی هەیە کە کاری لەسەرەکە سەدان کەس کۆ ئەکاتەوە کە ئەو کەسانە پێشەوەی لە کاردا تەفاعولیان کردبێ لە ڕووی ئیمانی و تربەویەوە تەفاعولیان کردووە پێشەوەی لە کارێکی ئیداریدا بەیەکەوە گرێ بدرێن لە ڕووی ئیمانی و ڕۆحیەوە بەیەکەوە گرێدراون کە ئەگەر لە ئیداریاتەکەش کێشەیان بۆ دروست بێ لە ڕۆی ئیمانیەکە و لێکجیا ناکرێنەوە بۆ ئێمە مسلمان بۆ ئێمە ئیسلامی ئەو پێناسەیە ڕاستە ئەگەر نا ئێمە هەموو ڕۆژە معەڕەزین کە من دواتریش دێمە سەری ئێمە هەموو ڕۆژە معەڕەزین لە ئیداریات بەریەککەوی معەڕەزین تەنها لەسەر دواکەوتنی ژەمێکی خواردن لە مخەیەمێکدا کە خەڵکێکمان دووە بەشێکی نیگەران بێت معەڕەزی لە کاروباری ئیداری ڕوبەڕووی داش ئەی چی شتێکە بێتەوە بەدیلی ئەوە ئەو تەفاعولەی کە گەورەترە لە بەریەکەوتنی ئیداری ئەو تەفاعولەی کە لەوە گەورەترە کە دروست بووە لە بینی تاکەکانی ئەو موەسسەیە کە ئەیانەوێ کار لەسەر ئەو ئامانجە هاوبەشە بکەن و دوو عنسوری مهمی هەیە دوو پێکهاتەی ئەساسی هەیە ئەو کارە دامەزراوەیە عنسوری بەشەری و عنسوری مادی عنسورە بەشەریەکە سەرچاوی ئەساسیەتی توانە بەشەریەکە سەرچاوی ئەساسیەتی ئەوان توانە مادیەکە پەیدا ئەکەن ئەوان توانە مادیەکە دەستەبەرەکەن ئەوانە توانن بە توانای مادی کەم ئامانجە گەورەکان تحقیقکەن
بۆ کاری دوو مؤسسەی دوو بنەمای ئەساسی یعنی پێش ئەوەی کە مقسە لەسەر بنەما سەرەکیەکانی کە بکەم دوو بنەمای ئەساسی هەن گوتراوە کە هیچ مؤسسەیەکی سەرکەوتوو نییە بەبێ گروپێکی کاری سەرکەوتوو یعنی هیچ دامەزراوەیەکی سەرکەوت دروست نابێ بەبێەوەی گروپێکی کاری سەرکەوتوو هەبێ یعنی تەماشاکە لەکوێ مؤسسەیەکی سەرکەوتوو بینی بگەڕێ مەسەن ئێستا مجموعەیەک برا هەڵەستن سەفەرەکەن ئەسنە شوێنێک مؤسسەیەکە بینن هەفتەیەکە مێننەوە معجەبن بۆ مؤسسەیە سەرسامن بە کاری ئەو دامەزراوەیە سەرنجیان ڕائەکێشێت یعنی یەکەم شت بزانە ئەو مؤسسەیە گروپێکی کاری سەرکەوتووی هەیە جا ڕەنگە تۆ لە یەکەم قۆناغ نەیان بینیەوە ڕەنگە لە یەکەم قۆناغ نەزانی چێن بەڵام ئەو گروپە کارە لە پشتی سەرکەوتنی ئەو مؤسسەیەوە دوو هەموو مؤسسەیەکی سەرکەوتوو قیادەیەکی سەرکەوتووی لە پشتە سەرکردایەتیەکی سەرکەوتووی هەیە کە ئەو گروپی کارە ئەجوڵێنێت و ئاراستەیەەکە لە هەموو بنەماکان گرنگتر ئەو دوو بنەمایان بۆ هەموو دامەزراوەیەک ئێستا گەر ئێمە قسە لەسەر دەستگای نووری حیکمە بکریا لەسەر هەموو دەستگایەک یەکەم گروپێکی کاری سەرکەوتوو کە بە دڵسۆزی کار بکەن و ئەوانە لێ ببڕێن و ئەو گروپە ئەو تیمی کارە سەرکردایەتێکی سەرکەوتویان هەبێت کە ئاراستەیان بکات کە تەوجیهیان کات کە بیان جوڵێنە بەرەو ئامانجەکان دوو لە گرنگترین بنەماکانی سەرکەوتنی دامەزراون بۆیە گوتراوەڵێ لا مؤسسات ناجحة بدون قيادة ناجحة مؤسسەی سەرکەوتوو نبینی قیادەیەکی سەرکەوتووی نەبێت ئێمە لە مؤسسە ئەبێ وریابین مدیر نەبین زۆرێک لە دامەزراوەکان بەڕێوەبەرن ئەکرێ بەڕێوەبەر بۆ کۆمپانیایەک هەبێت ئەکرێ ئەوەی ڕیسالە هەڵەگرێ بێ قائید بێت سەرکردایەتی بکە نەک مدیر بێت ئیدارە بدە ئیدارەدان ئاسانە بەس قیادەکردن زەحمەتە بۆیە لە کاری دامەزراوی ئێمە پێویستمان بە سەرکردایەتیەکی سەرکەوتووە لە بنەما سەرەکیەکانی کاری دامەزراوەیی مامۆستایانی بەڕێز ئێمە لە سێ ڕێگاوە ئیدارە ئەدەین مەسەلەن تۆ یەکەم ئیدارەت لە ڕێی تاکەکانتەوەیە ئێستا مەسەلەن دەستگای نووری حیکمە لەقێک بە نمونە دەستگای نووری حیکمەنە هەر ڕێکخراوێکی کە لەکوێ لەقێکی بەهێزی هەیە لەوەی دەستەیەکی لەو شوێنی کە دەستەیەکی بەهێزی هەیە دەستەیەکی بەهێزی هەیە ئیدارەی لەقەکەدا واتە بەڕێوەبردن و ئیدارەدان و سەرکردایەتیکردن لە چوارچێوەی کۆمەڵێک تاک یا کۆمەڵێک فەردی سەرکەوتوو کۆمەڵێک مامۆستا و ئەندامی سەرکەوتوو دوو لە ڕێی دامەزراوەوە فەرقەکەین لە بینەوەی کە چۆن لە ڕێی دامەزراوەوە و سێ لە ڕێگای ئەو هەیکەلە و نەزمەی کە بۆ خۆی داناوە هیچیان بەریەک نەکەون دەستگای نووری حیکمە بە نمونە مە باسی دەستگای نووری حیکمە ئەکەین یا ڕێکخراوێکی دیاری کراوە هەیکەلێکی داناوە بۆ سەری هەیکەلەکەی ناو کەسی یەکەمی ناوێک لێ ناوە ناوی بەڕێوەبەری گشتیە ناوی بەرپرسی یەکەمە هەر ناوێکی لێ ناوە دەستەیەکی ئیداری هەیە ناوی ناوە ئەنجومەنی باڵا ناوی ناوە دەستەی کارگێڕی ناوی ناوە ئەنجومەنی جێبەجێکردن ئەم دەستەیە لە ڕێی ئەم سێشتەوە ئیدارە ئەدات بە تەکاملی بۆ بەرپرسی لەقێکیش ڕاستە بۆ ئێمەش ڕاستە لە چوارچێوەی ئەو دامەزراوانەی کە هەیەی یەکەم ئیدارەدان لە چوارچێوەی دامەزراوەکان یەکەمین کۆبوونەوە ئەکا خولێکی پێگەیاندنی هەیە ئەم خولە پێگەیاندنە لقی فڵان هەیەی من زۆر شارەزای دەست هەیکەلی ناولەقەکان نیم ڕاستێکی بەس ئەکادیمیایەکی بۆ پێگەیاندن هەیە بەڵام یەکسەر پێگەیان نەداتە بەشی پەروەردە کەچی خۆی ئەکادیمیایەکی دروست کردووە بۆ پێگەیاندن بەس دەورەیەکی پێگەیاندن ئەداتە بەشی پەروەردە ڕایسپێرێ لە چوارچەوەی مؤسساتی نووری حیکمە مخەیەم هیچ جیهەتێکە هیچ دەستگایەکە لەبەرەوەی کە سەرکەوتوو نەبووە لە ئیدارەدانی مخەیەمێک لی وەرەگرێتەوە ئەیداتە جیهەتێکی کاڵەوە مخەیەم ئەم ساڵ تۆ بیکە یەکەم هەنگاوی غەڵەتە کە لە کاری دامەزراوەی ئەندرێ ئەبێ مؤسسەکە ڕاستکەیەوە ئەگەر مؤسسەکە توانای ئیدارەدانی کارەکەتی نییە بیگۆڕە نەک کارەکەی لێوەربگریەوە مؤسسەکە تاعتیلکەی ئەساسەن ئێمە ئەگەر بمانەوێ برەو بە کاری دامەزراوەیی بدەین
ئەبێ برەو بە مؤسسات بدەین خۆتەوە مؤسساتانت داناوە خۆت بڕیارت لەسەر داوە جا من تەمەنەوە بۆ نووری حکمە ڕاستە بۆ ڕێکخراوێکی کەش ڕاستە بۆ منەظەمەیەکی کەش هەر ڕاستە تۆ خۆت قەرارت داوە ئەو کارت لە ڕێی ئەو مؤسسەیە لە ناو خۆتەوە لە ڕێی دەستگایەکی معنی خۆتەوە ئیدارە درێ ئیدارەدانە بێت لە چوارچەوەی دامەزراوەکە بێت دوو ئەبێ بە پێی کارنامە و سیستەمەکەی خۆت بێت بە پێی کارنامە و سیستەمەکەی خۆت بێت کە تو کارنامەیەکت هەیە سەلاحیەت و مەسئولیەتی تێدایە بە پێی سەلاحیەت و مەسئولیەتەکانی ئەو دامەزراوەیە کارەکەی خۆی بەڕۆ ئەوە ئیش گەشە ئەکا و بەرەو پێشە چێت و گەورابێ ئەنجا سێم لە ڕێی تاکەکانەوەی ئێمە جاری وای ئەکسەر بۆ فەردەکاچین کەسێک هەڵەبژێرین چکە باوەڕمان بە قودرەتیەتی باوەڕت بتوان هەموو دەستگایەک خوشک و برانی بەڕێز مامۆستایانی بەڕێز هەموو دەستگایەک خەڵکی بەهێزی تێدایە یعنی مەسەلەن ئێستا لە ناو ئەنجومەنی باڵا طبیعیە یەک دوو برا بەهێزتر بن لە کاردا لە ناو لقدا یەک دوو برا بەهێزتر بن بەرپرسی لقەکە لە ناو ئۆرگانێکی کەدا کەسێک بەهێزتر بێ بۆ سەرکەوتن دائیمەن مەیلی بەرپرس بەلای کەسە سەرکەوتوەکانە بەبێ لایەنگری بەبێ ئەوەی کە یعنی ئەوە لە ڕەغبەتێتی بۆ سەرکەوتنی ئیشەکە مەیلی بەلای کەسە سەرکەوتوەکەدایە ئەزانێت کە ئەو ئیدارەیەکی سەرکەوتوی ئیشەکەیدا ئەڵێ با فڵانە کەس ئیدارەی ئەو پرۆسەیە بدە با فڵانە کەس ئەو پرۆس بەس ئیشی ئەو نییە بە پێی موەسسەسەکەت ئیشی ئەو نییە بە پێی کارنامەکەت سپەینە ئیشێکی کەشێ دەیە دوو سپەی فرد ئەبێ لە چوارچەوەی موەسسە بەگەڕخەین ئەگەر بمانەوێ یعنی کاری موەسسەی بەرەو پێش بین مامۆستایان و بەرپرسەکەش بەو شێوەیە پێئەگات بەو شێوەیە دروستە بێت و کارە موەسسەیەکەت هەستەکەی لەسەر هەموو ئاستەکان گەشە ئەکا لەو سێ بنەمایەوە ئێمە ئیدارەی موەسسەکە بدەین سەرکەوتووە بین کەسی سەرکەوتوو موەسسە دروستەکە یا موەسسە کەسایەتی سەرکەوتوو دروستەکە خۆ ئێمە یعنی پرسیارێکە هەردوو ڕووی ڕاستە وانە مەسەن تۆ ئایا کەسایەتیی سەرکەوتوو موەسسەیەکی سەرکەوتوو دروستەکە یا موەسسە کەسایەتی سەرکەوتوو دروستەکە کەسێکی سەرکەوتوو یەک موەسسەی سەرکەوتوو دروستەکە دوو موەسسەی سەرکەوتوو دروستەکە بەڵام موەسسەیەکی سەرکەوتوو سەدان کەسایەتی سەرکەوتوو دەستپێک کەسێک دەبین لە دامەزراندنی موەسسەیەک ئێستا هەموو ئەوانەی لە دەستگای نووری حکمەن هەموو نووری حکمەیان دروست کرد ئەی بەس کە نووری حکمە بوو بە دەستگا چەندی کەی دروست کرد ناژمێت بەرهەمەکە زۆر زۆر پێچەوانەیە یعنی تۆ کەسێکی سەرکەوتوو هێنی موەسسەیەک دروستەکات بۆ هەموو بیرۆکەیەک لە کەسێکەوە دەستێکە دوو بۆ سێ بۆ چوار کەس دێن بیر لە دامەزراندنی موەسسەیەکەکەنەوە ئەو موەسسەیە ئەخەنە سەر ڕێڕەوێکی تەندروستی کارکردن ئەی خەنە سەر ڕێڕەوێکی تەندروستی کارکردن بەڵام لە قۆناغێکدا هەرە و کەسانە نامێت سەدان موەسسە هەیە موەسسەکانی تێدانە ماڵ بەس موەسسەکە بەردەوام دامەزرێنەرەکان بەماڵ ئەگەر وەفاتیش نەکات جاری وایە تاقەتی نامێن هۆیەک لە هۆکارەکان دووریە خاتەوە بەڵام موەسسەکە بەقایی هەیە مێنێتەوە موەسسەی سەرکەوتوو سەدان کەسایەتی سەرکەوتوو دروستەکەن تاکە سەرکەوتوەکان موەسسە دروستەکەن بەڵام ئەوان دەیان کەسایەتی سەرکەوتوو دروستەکەن وتمان ئێمە مەبات یعنی ئیدارەدان لە چوارچێوەی تیمی کار ئێستا گەر بمانەوێ ئێمە قسە لەسەر تیمێکی کاری سەرکەوتوو بکەین و بشمانەوێت زۆرێک لەو خاڵانی کە باسییانەکەین بەراوردیان کەینەوە تەطبیقیان کەین بەسەر کاری خۆماندا ئایا فعلەن ئێمە لە کارەکەماندا ئەوانە هەیە بنەماکانی تیمێکی کاری سەرکەوتوو ئەگەر من بەرپرسی لقێک بم یا بەرپرسی دەستگایەک بم یا بەرپرسی تیمێک بم پێم وایە خۆم مەسئولی تیمەکەم بۆ نمونە و گروپێکی کاریشم لە بەردەستە گروپێکی کاریشم لە بەردەستە لە سێ کەس پێک دێ و کۆڵەن هیچ گروپێک لە سێ کەمتر نییە بەڕام لە شەشە لە نۆیە لە یانزەیە چەندی زیاترە گرفت نییە ئەو گروپە یەکەم بنەمای سەرکەوتنیان بۆ ئێمە برایەتی ئیمانیە برایەتێکی ئیمانی ڕاستەقینە لە بەینیاندا هەبێ وەکو وتم
گەورەتر لەوەی کە ئیداریات بەیەکەوە بیان بەستێتەوە برایەتێکی ئیمانی کە بەیەکەوتنی داریەکانیشت بۆ قەم دوو مەبدەئی ڕاوێژ لە بینی ئەو تیمە هەبێت نابێت بەرپرسی تیمەکە یا بەرپرسی دەستگاکە یا براگەوری ئەو گروپە یا ئەمیری ئەو مەسەلەن گروپەکە هەیە هەر ناوێت خۆیان بەکاری هێنن بۆ بەرپرسەکەیان بەرپرسەکە ڕێ بە خۆیدا ڕاوێژ نەکا بەرقەرارکردنی مەبدەئی شورا مەسەلەن ئەو 5 کەسەی مامۆستا عەبدولوەلید باسی کرد کە بەرنامەی ئەو مخەیەمیان ئامادە کردو دێن ینی تیمێکن بۆ مخەیەمی ساڵی داهاتوو لە ئێستاوە ئیشەکەن چۆن بەشداری نەک خۆیان ینی ئەو تیمە خۆیان نابێ کەسی یەکەم ڕێ بە خۆیدا لە جیاتی 4 کەسەکەی قەراردا ئەو مەبدەئی شورایە فراوانترکەن خەڵکێکی زۆرتر تێیدا بەشداری بکە زۆر کە ساڵی داهاتوو کە دێتەوە ئێرە یەک ڕێی خۆی ببینێتەوە پێشنیارێکی ئەو کاری لەسەر کراوە جێی خۆی گرتووە هەستەکە وجودیشی لە مواسسەکە هەیە مواسسەکەش بەرەو پێشەچێت مواسسەکەش بەرەو پێچ ئەبات مەبدەی تەعاون چەند لە بینی ئەو گروپە هەیە چەند هاوکار و ئەماهەنگیەکی دیوە هەیە مەسا ڕەنگە منەظەمات هەیە هەر کەسیشی خۆیەکە ئەو پەلایی هەیە بەس تەعاون و هەماهەنگیان لە غەیری کاری خۆیان نییە لە بینی تەدەخولکردنی یەکتر ئێمە یعنی هەموو مەبدەیەکی تەعاون ناوبنەی تەدەخول وەکو زۆر لە کاری ڕێکخراوەی و کاری سیاسی و ئەوانە ناوداوەتە با کەس تەدەخوڵی کاری یەکمەکە باشە یار کەس کاری خۆی بکە ئەی تەعاون لەکوێ جێبکەینەوە وبەر ڕۆحیەتی هەماهەنگی و هاوکاری لە کارەکەدا هەبێ لە بینی ئەو تیمێکی بەیەکەوە مەبدەی دڵسۆزی و ئامۆژگاری دڵسۆزانە بۆ یەک ئێستا ڕەنگە لە هەموو کارێکدا برایەک هەیە لە ڕووی ئیداریەوە زۆر توانایەکی زۆری گەن قدرەتێکی زۆری گەن بەس ڕەنگە لە هەندێک مەجاڵ غافڵ بێت جاری وا هەیە کاکە منم بۆ خەمی نوێژی جەماعەتمی ئێمە لە کارێکی شەرعی خەمی پابەندی تەواوم نی بە ئیسلام لە دڵسۆزی و بۆ ئیشەکەم اختیڵاتێکی زۆری کوڕکچانم چانمان کردووە کە من ملاحەزەیەکم گوێ لە بکاوەکەم بکرێتەوە ئێخوا بێن مەبدەی دڵسۆزی بۆ منەوەیە چێکە بێ دەستم پێ نەسیحەت کەکەوگەری اختیڵات لەناو شەرعیە دەوێت چۆن مثلا ئاگات نوێژی جەماعەتەکەت دەوێت بۆ چونکە ئێمە لە هیچێکی شەرعی بێتەوە ئەوەی مامۆستا عومەر باسی کرد جارێ ئەگەر حەقی ئەوەی کە فعلا یانی وتی داواکەم شەفاعەت بۆ یەکەی لەوە گرنگتر و گەورەترەوە جارێ لە دنیا دەستیەک بگرین لە دنیا ئێمە لەسەرەوە ساسە پێکەوە کە من غەڵەتێکە کەم کە دوورەکەومەوە لە مەبدا ئەساسیەکانم لە دینداری وێکی دەستم بگرێ ئەوە مەبدەئی ئەو مەبدەیە کە لە گروپێکی کاردا ئێمە بەیەکەوەین ئەو تیمە ئەبێ لەو ڕۆ دڵسۆزیەک بن هەر جانبە ئیداری و جانبە ڕێکخراوەیی و جانبە پیشەیەکی کاتی نییە یەکێکە لە بنەماکانی ئەو تیمی کاری سەرکەوتووە لە تیمێکی کاری سەرکەوتوو ئەوەیە کە بەخشینی زۆر یا بەخشندەیی لەگەڵ یەکتر ئەوەی کە من هەمەوتۆنیتە من لەو بەشەی خۆم ئەدەم بۆی بە پێچەوانە شەو ینی برایەک ڕەنگە لە زۆر شت بەتوانات توانایەکی یەکجار گەورەی بەس توانای قسەکردنی کەم برای وایە لە شتێکیکە بەتوانە لە شتێکی کردن ینی ئێمە چۆن ئەو کەلێنانە پڕکەینەوە بەوەی کە لای خۆمان هەیە بەوەی لای خۆمان هەیە ئەو مەبدا پڕەکەینەوە و گرنگترین مەبدا بەلای منەوە لە گروپی کاری سەرکەوتوو ئەبێ ئەو تیمی کارە نێڵێ لە ئامانجەکانی بەڕێزە زۆرێک لە منەظەمات زۆرێک لە موەسسەسات زۆرێک لە جەماعات ئەو ئامانجانەی لەسەری دروستە بن دوای 10 ساڵ کارکردن سیرەکەی ئەو ئامانجانەی کاری بۆ ئەوە گرفتی زۆرێک لە دامەزراوەکانە لە مەسەلەن موەسسەسەیەک دروست دەبن بە کۆمەڵێک نیەت بە کۆمەڵێک ئامانجەوە خەڵکێک لەسەری بنەمای بۆ دانێ
کاری لەسەرەکە بەڵام دوای 10 ساڵ 15 ساڵ سەیرەکەی ئەو مؤسسەیە دوور کەوتۆ لە ئامادە سەرکێکانی خۆی ئەبێ ئەو گروپی کار و تیمی کارانە نهێڵن بیری یەکی بخەنەوە و یەکتر پابند بکەن بەوەی کە ئەوە ئامانجە هەو بەشێکانەکە کاریان لەسەر ئێستا مەسەڵەن بۆ دەستگای نوێتی حکمە ئەوە ڕاستە کە بڵێ دەستگای نوێتی حکمە چەند ساڵە بڵێ ئەوە 10 ساڵن ئامانجە ئەساسیەکانی چی بوو ئێستا چەند بەسەر ڕێڕووی بەدیهێنانی ئامانجە سەرچێکانی ماوە چەند بۆ هەموو ڕێساوەکەوت زۆر جار لە منەظەماتی غەیری کۆمەندانی دای ئیسلامی ناتکردن ئەوانەی کە مؤسساتی ئیداری مؤسسەیەک دروستە بێت یەکەم دروشمیاڵێ ناڕگخیاڵێ قازاز نەویستە بەس دوای 10 ساڵ تەماشایکە بە ناوی ئەوەی مەشاریعەکانی ئیستثمارین ڕۆژەی وەبەرهێنانی هەیە بۆ ڕێکخراوەکەی ئەڵێ بۆی ڕێکخراوەکەی فەقیر نەبێ ڕێکخراوەکەی لەسەر پێی خۆی بۆستێ تەماشاکەی ڕێکخراوەکە بۆتە تیجاری ئەبێ زۆر وریابین ئێمە بە تایبەتی ئێستا کە زۆر قسە لەسەر مەشاریعی یعنی تۆ مەشاریعی پرۆژەی وەبەرهێنان یا پەیداکردنی سەرچاوەی دارایی نابێ ڕێکخراوەکە بکاتە ڕێکخراوێکی داوام دوو ئامانجەکانی دوو قسپیەوە ئەبێت داراییەکە لە خزمەتی ڕێکخراوە و زۆر هۆکاریکە هەیە کە زۆر جار ڕێکخراوەکان دوورەکاتەوە بۆیە ئەوە شێشێکە لە بنەماکانی تیمی کار گوێڕاڵیکردن لە چاکە لەگەڵ ئەو گروپانە ڕابێنین مەسەلەن تاعەت و گوێڕاڵی لە چاکە و لە خێردا چەند گوێڕاڵی هەیە کامڕۆ بابەتە زۆر کاڵ بۆتەوە لەناو منەظەمات شتێک بەدیریەتی ڕایسەر بەخۆ جاری وا هەیە بە ئازادی کارکردن کە ئەو بە ئازادی کارکردنایی کەمە خاڵی دوای ئەوە هەموو بە ئازادی کارکردنێک لە منەظەماتی سەرکەوتوو لە چوارچێوەی سیستەمی منەظەمەکار بێت لە چوارچێوی سیستەمی دامەزراوە هەر بە ئازادی کارکردنێک لەو چوارچێوەیە دەرچوو کە دامەزراوەکە هەیەی و دامەزراوەکە دایناوە نەتیجەکەی نەک هەر قەوزایە بەشێک لە خەڵکەکەش دوورەخاتەوە لە ئامانجەکانی وردە ئەو ڕە ئازادە خەڵکت دێتیاکاتەوە تەماشاکە دوای ماوەیەک ماڵێکی سەر بەخۆی داناوە دوور لە مؤسسە دامەزراوەکەی بۆیە چوارچێوەی ئەساسی ئەو نیزامەیە کە خۆت دایەنەی بتەوێ بە گەورەی بمێنیەوە نای خەڵکەکە هەموو بڵۆک و لە قاڵبدان نە بەس لەو چوارچێوەی ڕێگای پێدی لە چوارچێوەی دامەزراوەکەی تۆ هەنگاوەنێت یەکێکە لە بنەماکانی تیمی کار کە نوازانم بۆ ئەمڕۆ زۆر پێویستمانە بریتێ لە گومان باشی حسنوڵظن ئێستا زۆر جار وەکو قاعیدەشمانەیە حسنوڵظنی ئەوەلەن ئێمە زۆربەی کات ئێستا بە سوءظن دەست پێکەین یعنی هەر کابرا بانگ نەکراوە جارێن مبەڕیدی خراپ بۆ بانگ نەکردنی ئەهێنێت بۆ هەموو شتێک تۆ لە کۆبوونەوەیەکنی ئەو تیمەی کە تۆ لەگەڵیانی بڕیارێکیان داوە هێشتا بەس بڕیارەکەت پێگەیشتوە جەرەیانی بڕیارەکەت پێ نەگەیشتووە چوار گومانی خراپە بوون بەڵام سەبر ناگرین هەر هەتا گەینەوە ناو مەجلیسەکە هەر گوێ لە برایەکانمان بگرین لەوەر و بڕوارە بۆترا جەرەیانی بڕیارەکە بزانم ئایا فعلەن من مەبەست بوو یا من مەبەستە بوو کاوە زۆرێک لە دامەزراوەکان بە شاکیریان بۆ بەس ئەگەر هەر کەس لە ئاستی خۆیەوە بە گومان باشی کار بکە بە حسنوڵظن کار بکە زۆرێک لەو شتانەی لێ دوورەکەوێتەوە دواقاڵیش لە بنەماکانی تیمی کاری سەرکەوتو داهێنانە لە کاردا ئیبراع لە کاردا داهێنان لە کاردا مبادرە شتی نوێ پێبوون کە ئەمڕۆ بێت تۆ بەسەبەن لە 10 ساڵی ڕابردوودا دەستگای نوێتی حکمە سەرمەشق بوو بێت لە مەجارەکەی خۆی لە بوارەکەی خۆی ئەگەر مبادرەی نەبێت ئەگەر داهێنان نەکا لە 10 ساڵی داهاتوو نەک بەدیلی بۆ دروستەبی خەڵکێک دروستەبێت کە زیناوی مۆریشی دارێت بەمەتیشە و کەس دەسەر هیچ کە ئێوە دەستان پێکرد یەک دەستگای تایبەتمەندی وەکوێەوە هەبوو لە کوردستان نەبوو ئێستا چەند و چەندی کە دروستە خۆ ئەوانەی کە دروستە بن ڕەنگە زۆری لە کاردا بەیان دەتوو سەرکەوت توانای زیاتر بەچی سەدا پێشەنگی هێڵیتەوە لە کارەکەدا بەداهێنان وەکو چۆن لە دەست پێکردن داهێنەر بووی
مثلا مجالك تێنا کەمتریشی لەسەر مەجالێک بۆ مسلمانان هەموو هەستیان بە ضرورەتی کرد خەڵک هەموو پێی وایە واجبە ئەمڕۆ گەڕێت کە ڕێکەی کچەکەی خاتە ئەو دەستگایە شوێنێک کە خەڵک قەناعەتی وایە کە پەروەردەیەکی ڕاستی ئیسلامی تێدا دەست وەکو چۆن لە بیرۆکەکەی داهێنان هەبوو لە هەنگاوەکانی داهێنان هەبوو لە گشتاندنی بەسەر هەموو کوردستاندا لە شوێنێک نەمایەوە هەموو سوچە و کۆڵانێکی خەڵک ئێستاش داوایە کا بچێتە هەموو شوێنەکانی کە بەڵامم جڵەوە چۆن بەدەستیەوە دەمێنێتەوە بە داهێنان دەکاتدا وەکو چۆن لە دەستپێکدا لە داهاتیشدا بەردەوام بە شتی نوێهێنانە پێش بە پڕکردنەوەی حاجەتەکانی ئەو شەریحەی کە تووکاری بووەکەی بە سەرنجدان لە خواستەکانی مجتەمەع و کۆمەلگالەوەی کە تۆ پێتە بە سوود وەرگرتن لە وەسائلانەی کە کارەکە بەرەو پێشە بن ئەتوانین موسسەکە بەرەو پێش ببەی و هەنگاوی جددی لەسەر بنەی یەکێکی کە لە بنەماکانی کاری دامەزراوەیی کە ئەو ئێمە ینی بەشێکی باسمان کرد هەندێک موسسە هەیە بیر و باوەڕی نییە سلوکیش بۆی گرنگ نییە قیەمیش بۆی گرنگ نییە لە خوارەوە دەست پێ دەکات ینی دامەزراوەیە یەکسەر لە لەوائحەوە دەست پێ دەکات یعنی لای ئەو لایحەیە کەمە ئیدارە دووەمە بۆ نمونە ئەو ئەنزیمەی کە هەیەی سێهەمە مەواردی بەشەری چوارەمە مەواردی مادی پێنجەمە لای ئەو بەس لای ئێمە وایە لای ئێمە عەقیدە یەکەمە عەقیدە یەکەمە یعنی ئەساسی کۆکەرەوەی ئێمە بیر و باوەڕەمانە ئەوەیە کە خاوەنی ڕسالەین خاوەنی پەیامێکی واضحین لە دەستپێکی لای ئێمە عەقیدە یەکەمە ئەنجا دوای بیر و باوەڕ قیەم و سلوکیات دووهەمە یعنی ئێستا وەکو پەڕەیەکی سپیوەرە تەماشاکە بەسیطترین لادان لە مەجاری ئەخلاقی یەک نیشانەی گەورەی پرسیار لەسەر ئێمە کە ڕەنگە بۆ بەرامبەرەکانمان وانە لای ئەوان هەر ناخوێندرێتەوە هەر خەڵک سف لەسەر بواری ئەخلاقی ناتانێت بەس بۆ ئێمە وایە کاتە لای ئێمە مەجاری قیەم و ئەخلاق دووهەمە ئەو قیەم و ئەخلاقە موسسەکە ئیشی بۆ ڕێک بپێ وایە ئێمە یەکێ لە نوقسانیەکانمان یعنی نەک لەسەر ئاستی منەوەی تەفسیلی ئەوە نایزان و ناچ بەناو تەفاسیلی لای ئێوە بەس یەکێ لە مەشاکیلەکانی ئێمە کە بۆمان دروستە بێت نەتیجەی هەندێ هەڵەیە بۆ نمونە باسی اختلاطم کرد بۆ جەمعێکی ئیسلامی بۆ کۆمەڵێکی ئیسلامی اختلاط ئەبێ نەبێت ئێمە زۆر جارە لە جیاتیەوەی لە دەستپێکدا حسابی بۆ بکەین دەین لەسەر نەتیجە چارەسەرەکەین کە غەڵەت دروست کە هەڵە ڕوویدا کە حاڵەتی طەبیعی و نۆرماڵ ئەوەی اختلاط غەڵەتە هێنێ هیچ کەس ناتوانێت ئەگەر 100 کەس لێی دەرچێت و کەس لێی دەرناچێت دروشتی بەشێرە بۆ سونەتی ژیانە تۆ احتیاطت کە لەو سەر کرد لە موسسەکەی خۆ تۆ تووشی و غەڵەتە نابی موسسەکەی تۆ دێ بەلای ئەشەوە ڕێکە خان بەلای حەبڕێکی خان لە زۆرشت شکێنراوە لە نظامی مەدارسی عراقی من نەبەزانی معلوماتم نەبوو مامۆستایەک کە مدەڕیسە زۆر داوای نەقلیە کرد بۆ مەکتەبێکی ئافرەتان مامۆستاکە لەگەڵ ئێمەیە 3 ساڵ بەردەوام نەقلیە داوای نەقلیە کرد بۆ مەکتەبێکی ئافرەتان مشریف بۆیان ناکرد دوایی ئەو مشریفانە ئەو کاتێشتا تەڵان ئێستا نەقلیشتای مشرک نەماون باسی ئەو کاتەکەم نەقڵ لای مشریفەکان بۆیان ناکرد دوایی مشریفەکان گۆڕان نەقلەکەی بۆ کرد دوایی کە پرسیارم لێ کردوتی ئەو مامۆستایی کە سەرپەرشتیاری ئەو مامۆستای ئەحیا بوو وتی کە سەرپەرشتیاری ئەحیا بوو وتی ئەوت کاکە بە پێی ئەنزیمەی مەدارسی عێراقی مامۆستای پیا و بۆی نییە بچێتە مەکتەب باوەڕکە منەوە معلوماتم نە یعنی حکوومەتی عێراقی لە لەوایەکی خۆی جێی کردوتەوە
حکوومەتی هەرێم تێکیش ئاستا حکوومەتی هەرێم پێچەوانەکەی وێستا بازەکەیە دەین حتا وتێتی لە حاڵەتی ناچاری ئەوێ بە تەنسیب بچێتە مەکتەبیات لەوای هەبێ ئەوە دابڕێژێ یعنی تۆ کە نیزام داهەنی بۆ ئەو مؤسسەی خۆت ماوەستایان ئەبێ ئەوە پەڕی احتیاط بکەیت بزانن و هەمووان ئەزانی لائحە بۆ حەلی مەشاکل دانرێت ئەنزیمە ئەو پەڕی احتیاطەکە ئەو پەڕی ئەنزیمە لەسەر قەش نوزدەم داناندرێت هیچ لێسراوێکی سەرکەوتوو لەسەر حسابی گومان باشی ئەنزیمە دانانە ئەنزیمە دائەنێ بۆ ئەو پەڕی حسابی ورترین مشکلاتە کە لە ئەنزیمەکەی حەل هەبێت لە لایحەکەی حەل هەبێت و حەلی بۆ دانە زۆر مهمە بەرپرسانی دامەزراوە زۆر مهمە پێش گەیشتن بە مەشاکلەکان لە لایحەکانیان حەلدا بن پێش گەیشتن بەو قۆناغا خوێندنەوەیان هەبێت لە لایحە و پرۆگرامەکانی خۆیان جێبکەنەوە ئەنجا دوای سلوکیات دەینە سەر لایحە و دەینە سەر ئەو تەنزیمەی کە هەمانە و دەینە سەر ئەو هەیکەلەی کە هەمانە ئێمە زۆر جار لایحەش بۆ هەیکەل دائەنین بەڕێزان ئەوەش غەڵەتێکی گەورەیە لایحە ئامانج تەحقیقەکە ئێمە هەیکەل دائەنین جا دەین لایحە دائەنین لە کاری موەسسەساتی تۆ لایحەکەت هەیکەل بەپێی با بڵین پەیکەری ڕێسراوەکەت بەپێی لایحەکە ڕێکەخەی جارێ دێی لە معتەقەدات و بیر و باوەڕەوە دەست پێ دەکەی بۆ سلوکیات و دێ سەر یعنی کە قیەمە ئەنجا دێی ئەو ئامانجانەی کە هەتا لایحەی بۆ دائەنەی ئەنجا هەیکەلێک دروستەکەی پەیکەرێک دروستەکەی کە ئەو ئامانجانەی کە لە لایحەکەدا تاو بۆ ئێمە زۆربەی کات لێ بووینەتەوە قەرارمان لەسەر هەیکەل داوە ئەنجا دادەنیشین لایحە بۆ هەیکەلدا واتە هەیکەلمان کردۆتە ئەسڵ هەیکەلمان کردۆتە ئەسڵ کە پێچەوانەکەی لە منەظەمات ئامانج تەحقیق کات بۆ پێی ماوەستا عەبدولغەنی کاتم ئەو دەبێت ئەخیر خاڵ کە بە خاڵێکی گرنگی دەزانم خاڵم ماوە بەڵام کۆتایی پێدێنم ئینتیما بۆ موەسسەسە یعنی ئەو دامەزراوەی کە هەتا ئینتیما بۆ دروستکردنی بەشێکی گرنگی کارکردنە چۆن ئەو خەڵکەی کە کارت لەگەڵەکە بۆ ئامانجێکی پیرۆز ئینتیمای بۆ بکەبێت بە ئاسانی بەجێت مێنێت ئاسان دەستت پێ بەرنەدا و لەگەڵت بمێنێت ئینتیمای بۆ دامەزراوەکە هەبێ ئینتیمای بۆ کارەکە هەبێ ئینتیمای بۆ ئەو ئیشە هەبێ کە ئیشی بۆکە بەڵام سەر نەچێشێ بۆ تەعەسسوب ئەوەش وحید کە دروستی دەکات دوو شتە یەک دڵسۆزی ستافی ئیداری و بەڕێوەبەرانی دوو ئەندام هەستکە لە سەر ڕێڕەوی بەدیهێنانی ئامانجەکانی ئەو دوو شتە دوو ئەساسی گرنگی دروستکردنی ئینتیما دڵسۆزی و هەروەها لە سەر ڕێڕەوی ئامانجەکانمانەوە لە ئامانجلادان ئینتیما ناهێڵێ و نەمانی دڵسۆزی لەسەرەوە ئینتیما ناهێڵێ. السلام عليكم ورحمة الله وبركاته.